هاوکات سەرچاوەکانی هەواڵ لە تورکیاوە ڕادەگەیەنن کە دەسەڵاتدارانی وڵاتەکە 12 کەسی ئەکادمیان دەستگیر کردووە بە تاوانی مۆرکردنی یادداشتێک بۆ کۆتایی پێهێنانی توندوتیژیەکان. ئێستاش ڕاستەوخۆ نووسەر و شیکەرەوەی سیاسی هێمن سەیدیمان لەگەڵا لە ستۆدیۆی دەنگی ئەمریکا لە لەندەن. کاک هێمن، زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم و سەرەتا حەزیش دەکەم بپرسم لەگەڵ بەردەوامی توندوتیژیەکان لە تورکیا و بێئەنجامی ئەو هەوڵانەی بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە دەدرێن، دەستگیرکردنەکان تەنانەت بۆ ئەوانش کە داوای کۆتایی هێنانی توندوتیژیەکان دەکەن زۆر بوون. تورکیا بەرەو کوێ دەڕوا؟ دەکرێت بڵین کە ئەو خەباتێکی ئێستا لە شارەکانی باکوور لە ئارادایە کارێکی کرد کە ڕوخساری واقعی ئوردوغان و حکوومەتی ئاکپارتی بە جیهان نیشان بدرێت. ئێستایتر ناڕزایەتەکان لە سنووری تورکیە دەرباز بوو، دەبینین کە سایەتی گەورە جیهانەکان وەکو نوام چامسکی هەڵوێستیان هەیە بەنیسبەت ئەو سیاسەتە کورتکوژەی ئوردوغان. یا دەبینین بەشێک لەو مامۆستایانەی کە ئەو یادداشتیان تۆمار کردووە و ئێستاژ لە ژێر مەترسیدان کورد نین، کەواتە دەکرێت بڵین کۆمەلگای غیری کوردی تورکیەش کۆمەلگای جیهانیش وردە وردە هەڵوێز دەگرێت و وا دەکرێت کە پێم وایە ئوردوغان ئەگەر هەرچەند احتمالەکەی زۆر لاوازە ئەگەر ئاڵوگۆڕێک لە سیاسەتەکەی خۆیدا پێکدێنێت و پێداچوونەوەیەک لە سیاسەتەکەی خۆیان ئەنجام نەدات، تورکیەی بە تەواوی بۆ شەڕێکی سەراسەری ناوخۆیی دەبات و براوەی ئەو شەڕەش من دڵنیام کە تورکیە نیە. هەر ئێستا دەبیستین کە لە ناو هێزی ئەرتەش و هێزی ئەمنی و سەرکوتکەرەکانی تورکیەشدا دەنگی ناڕزایەتی دەبیسترێت و کەسانێک هەڵوێز دەگرن و نان هەوێ خۆیان لەو تاوانەدا چی دیکە شەریک بکەن. کاکی من هەر جارێت توندوتیژی تەقینەوە لە تورکیا ببێ زۆربەی جار خەتاکە لەسەر پەکەکە و لەسەر کووردا ڕاست بێ ڕاستەبێ، بەڵام ئەم جارە دیارە مۆرپەنجەی پەکەکەی تایە حکوومەتی شوا دەڵێ ئەگەر کورد ئەم شەڕە بتوانێ درێژەی پێ بدا تا چەندێک دەتوانێت حکوومەتی ئاکپارتی نەچار بکە بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر یاندان بەوە بنێکە دانوستاندنی ئاشتی چارەسەری ڕاستە بۆ کێشەی کورد لە تورکیا. ئیزم بدەن ئەوە ڕوون کەمەوە کە لە نێوان تەقینەوەی ئیستانبول و تەقینەوەی دیاربەکردا جیاوازی هەیە. لە ئامەد شوێنێکی نیزامی ئەسکەری هێریشی کراوەتە سەر، بەڵام لە ئیستانبول لایەن شوێنێکی توریستی و خەڵکی بێتاوان بوونەتە قوربانی کە کردەوەی داعیش بووە. دەوڵەتی تورکیەش بەخۆی قبوڵی کردو کە داعیش بووە. هێندێکیش دەڵێن کە دەیهەوێت لەوە کەڵک وەرگێ بەوەی کە مانەوەی خۆی لە باشووری کوردستان پاساوێک بۆ بێنێتەوە. من پێم وایە لەو حاڵەتە شەڕێدا براوە تورکیە نابێت. هیوای سەرکەوتن بۆ کورد هەیە، هیوای وێ هەیە کە سەمپاتێک پشتیوانێکی جیهانی ڕوو لە باکووری کوردستان بکە. دەبینین دوێنێش مراد خەرەیلان بە سەراحەت کوسبووی کە لە یەک دوو مانگی داهاتوودا تەواوی شارەکانی باکووری کوردستان تێوە دەدرێن لەو خەباتە وە گریلا دێتەوە مەدان. تا ئێستا هەرچی کراوە خەڵکی سیویل یان لایەنگرانی پەکەکە کردوێتی پەکەکە بۆ خۆی ڕاستەوخۆ بەشداری ئەو شەڕە نەبوو، بەڵام لە یەک دوو مانگی داهاتوودا ئەو مەجارەی دێتە پێش ئەگەر و ڕێگە چارەیەک نەبیندێتەوە بەرەو سەرانسەری بوونی شەڕەکە دەڕوات. و من پێم وایە هیچ سیر نییە گەر تورکیە شتێکی وەکو سووریەی لێ بەسەر بێت یا بە تەواوی لێک هەڵوەشێ. باشە کاگێ من لەم هەلومەرجەی ڕۆژەڵاتی داوە ڕازدا ئێستا خۆت دەزانی ئەو ناوچەیە بەڕاستی دەکوڵێ کۆمەڵی قەیران بەرۆکی گرتووە، زۆریش باز لە گۆڕینی نەخشەی ناوچەکە دەکرێت. ئەگەری پێکێنانی دەوڵەتی کوردی لەم ڕەوشەدا کە تورکیا ئەم جۆرە هێرش و ئۆپەراسیۆنانە لەگەڵ کوردی خۆیدا دەکا چۆن دەبێ هەڵوێستی تورکیا چیە بێ بەرامبەر بەم دۆسەیە؟ مەبەستان سربەخۆیی کوردی باشوور دەفەرمونون دامەزرانی دەوڵەتی کوردی باشوور؟ بەڵێ ئەو ئەگەرە زۆر بەهێزە. لە ڕاستیدا هەر ئێستا حکوومەتی باشوور جیالەوەی کە کورسێکی نییە لە نەتەوەیە گرتوەکان، بەڵام فەرقێکی ئاوا زۆری دەگەڵ دەوڵەتێکی سربەخۆ نییە. ئابوورەکەی لە بەغداد سربەخۆیە، دیپلۆماسەکەی لە بەغداد سربەخۆیە، پەیوەندیە تیجارەکانی پەیوەندیە دەگەڵ دراوسێ هێزە ناوچەیەکانی دراوسەی دەگەڵ زلهێزەکانی جیهان کورد بخۆی ئێستا لە باشوور دەسەڵاتی سربەخۆی هەیە، هیچ پەیوەندێکی ئەو توێ لەگەڵ بەغدانیە. بەڵام احتمالە کە بەرەو دەوڵەتێکی سربەخۆش بڕات. هەر ئەو ساڵ ڕەنگە شاهیدی لەدایکبوونی یەکەم دەوڵەتی سربەخۆی کوردی بین و من پێم وایە وەکو واقعێک چه ئەوانەیە کە پیان خۆشە چه ئەوانێکە پیان ناخۆشە دەبێت چاوەڕێ ئەو ڕووداوە بن. دەوڵەتی کوردی
ڕەنگە هەر لە ساڵی 2016 دا بمەزرێت و ڕخنەگرانیشی دەبێ بزانن ڕخنەگرتن لە حکوومەت نابێ بۆ مانایە بێ کە مافی کورد وەکو نەتەوەیە کە سربەخۆیی هەبێت لە هەلومەرجێکدا کە ئەو سربەخۆیە ڕەخساوە نابێ ئەو مافە لە بەرچاو نەگیرێت. کاکی من کە باس لە دەوڵەتی کوردی و دامەزرانی دەوڵەتی کوردی دەکرێت زۆر جار باسی ئەمریکا دەکرێت کە کورد پشتیوانی ئەمریکای نییە بە بۆچوونی جەنابەت تا چەندێک ئەمریکا ئامادەیە ئەگەر ئەوەی کە پێشبینی جەنابەت دەڵێ لە 2016 شتێکی وا بوو شتێکی وا ڕوویدا تا چەندێک ئەمریکان یارمەتی دەردەبن لەو دۆسیەدا. من دەمهوێ شتێک وە بیربێنەوە تا ئێستا لە هیچ کام لە دەستکەوتەکانی کووردا لە هەنگاوی یەکەم هیچ زلهێزێک پشتیوانی نەکردو. هەر ئەو ئەمریکایە ساڵی 2023 هەتا ئاخرین ڕۆژەکانی پێش ئۆپراسیۆنی ئازادی عێراق حەولی دەدا کە تورکیە لەو شەڕە وەربدا تەنانەت بەڵێنی بە تورکیەدا بوو کە تەواوی کاروباری بە قەولی خۆیان باکووری عێراق بە تورکیە دەستپێرن. بەڵام دوایە کە دیتان کورد لێ هاتووی لە خۆی نیشاندا توانی ئەمنیەتێک و بێدەنگ بەیسلا ئاسایشێک لە کوردستان پێکبێنێت بوو بە یارمەتیدەری ئەمریکا ئەو جار ئەوان پشتیوانیان کرد. من پێم وایە بۆ سربەخۆیی کوردستانیش ئەمریکا نە پشتیوانی دەکا و نە دژایەتی دەکا بەڵام ئەگەر لە بەرابەرە واقعەدا قەرار بگرێت ببینێ کە دەوڵەتێکی سربەخۆ هەیە دەوڵەتێکە کەلانی کەم کارایەکەی لێ هاتوویەکەی لە دەوڵەتی ناوەندی بەغدا باشترە هیچ بەرژەوەندی ئەمریکاش ناکاتە ژێر پرسیار من هۆیەک نبینم کە ئەمریکا لە بەرابەریدا نەوەستێ بەڵکو وردە وەکو دفاکتۆیەکی سیاسی وردە و لە تەعاملیشی لەگەڵ دەکات و هاوکاریشی دەکات. کاکە من زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆدا زۆر سپاس.